کاریگەری ڕوودا و لەسەر کۆمەڵگە. ڕوودا و چیدی شتێکی لۆکاڵی و خۆجێیی نییە، بەڵکو لە ئێستادا فۆرمێکی جیانی و گەردوونی وەرگرتووە. واتە چیدی ڕووداوەکان تەنها لە جێگەی خۆیان نامێننەوە و تەنها لە یەک شوێن ڕوونادەن، بەڵکو لە سەردەمی جیانگرایدا ڕووداوەکانە ئەبنە شتێکی گشتی، تەنانەت کاریگەری زۆر گشتیش دروستەکەن. بۆ سەلماننی ئەوەی کە مۆدێرنەبوونی ژیانی گشتی دنیای بچووک کردوێتەوە بۆ گوندێکی بچووک، ماندووبوونی زۆری ناوێت. لە یەکەمین چرکەساتی ڕووداوێک لە نیویۆرک یان لەندەن یاخود پاریس یان ئەنکەرا بە هەمان گوژمە ئەگاتە لای ئێمەش کە لە بەغداد یان هەولێر ڕوودات. بە تایبەتی ڕووداوە ئیقلیمیەکان کە سنوورەکانمان پێکەوەی و دنیایەک بەرژەوەندی هاوبەش ئەمان کات بەیەک. بێگومان هەردوو لا کاریگەریان لەسەر یەکترە بێن، دراوسەکان کاریگەریان لەسەر یەکترە بێن، چونکە مرۆڤ کارینێکە، هەم کارتێکەرەوە هەم کارتێکراوە. ئێمە ئەبینین بەڵام لەواشێک کاریگەری پلەی کاریگەری لە وڵاتێکە وڵاتێکی تر بگۆڕێ بەپێی ڕادەی خوێنەواری و هۆشیاری لای ئەو میلەتە، بەپێی ئەوەی ئایا ئەو میلەتە تا چەند مافەسەرەتەکانی بۆ دابینکراوە. ئەگەر مەشغوڵ نەبێ بە دەستهێنانی مافەسەرەتایەکانەوە لەواشێ ئەو کاریگەری لە ڕووداوێک لەسەر سوی لەسەر گەلی سویدیا لەسەر گەلێکی ئەوروپی هەیە و خۆی کوردستان نەبێت. بەڵام بە عەلە العموم بە شێوەیەکی گشتی ئەتوانین بڵین هەموو ڕووداوێک کاریگەری لە هاوڵاتیانی ئەو وڵاتانەکە ئەو ڕووداوانەی کە ڕوویدا، بۆ نمونە کۆچی کۆڕەوی کورد، بۆ نمونە ئەم کۆچێکە پار ڕوویدا، بۆ نمونە شەڕی داعش، بۆ نمونە خنکانی مناڵێکی وەکو ئایلان، هەموو ئەمانە کە چیمابارانی هەڵەبجە، چونکە دەمێکە ینی لە نزیکەی ڕۆبع سەدەیەکە ئەتوانین بڵین کە وتراوە دنیا بۆتە گوندێکی بچووک. لەو گوندەش ئێستا کاریگەریەکان زیاتر بوون بەهۆی هۆکارەکانی ڕاگەیاندنەوە. ئەگەر ئێستا بینین ئەو شەوە ئینقلابێک لە هەوڵێکی سەرنەکەوتوی ئینقلابە درا لە تورکیایە، ئەبینین بەهۆی ئایفۆنێکەوە کاریگەریەکەی لە هەموو دنیای بڵاو کاتە ئایفۆنێک کارێکی کرد، کاریگەری کاری لە 80 ملیۆن خەڵک کرد، بەڵام کاریگەریەکەی هەتا لە وڵاتانی تریش کرد. بەڵام لەوە چێ بڵین پلەی کاریگەریەکی لە وڵاتێکەوە وڵاتێکی تر فەرقی هەیە. بۆیە ڕووداوەکان کاریگەریان لەسەر دەوروبەر ئەبێ، بەڵام ئەو کاریگەری لەسەر هاوڵاتیشی ئەوروپی هەیە، هەر ئەو کاریگەریژنێکە لەسەر هاوڵاتێکی کوردستان هەیەی، چونکە بەپێی وەکوتم بەپێی ڕادەی هۆشیاری و خوێندەواری و دابینکردنی مافەسەرەتەکان لە ئەو میلەتە ئەگۆڕێ. بە دڵنیاییەوە بۆ هەرێمێکی نافەرمی وەکو هەرێمی کوردستان کە لە ڕووی سۆبێکتی نێودەوڵەتیەوە لە ڕووی یاساکانی نێودەوڵەتیەوە تا ئێستا هەرێمێکی نەناسراوە، واتە دانپیانراو نییە لە نەتەوە یەکگرتووەکان و لە کۆمەڵگای نێودەوڵەتیە، و هەرێمی ئێمە بۆ حکومەی کە هەرێمێکی حیزبیە زیاتر حیزب کۆنتڕۆلی کردووە دەسەڵاتەکان، جونکە سەرکیەکانی کۆمەڵگەی ئێمە بەدەست حیزبە سیاسیەکانەوەیە. تا ئێستا کۆمەڵگەی ئێمە کۆمەڵگەیەکە بەرمەبنای کۆمەڵگەیەکی دەرەبەگایەتی و کۆمەڵگەیەکی کشتتوکاڵیە، نەبووتە کۆمەڵگەیەکی مۆدێرنی سیاسی، واتە قاچەکانی جێگیر نەکردووە لە ناو کۆمەڵگایەکی مۆدێرنی سیاسیە کە پشتبەستوو بێ بە پرەنسیپەکانی کۆمەڵگەی مەدەنی، پشتبەستوو بێ بە پرەنسیپەکانی حکومڕانیەکی سربەخۆ، پشتبەستوو بێ بە پرەنسیپەکانی دام و دەستگا و مؤسساتی فەرمی ئەوەی کە پێوترێ کۆمەڵگەی ئۆرگەنایز وەکو ئەوەی کە لە ئەوروپا هەیە. تا ئێستا ئێمە لەگەڵ ئەوەی کە دانپیانراونین لە ناو کۆمەڵگایەکی شەرقی شاین، و تۆ لە ناو کۆمەڵگایەکی شەرقیابی حکومڕانیەکی دانپیانراویش نەبی، کۆمەڵگاکە حیزب بەڕێوەی بەرێت لەسەر ئاستێکی ئایدۆلۆژی بەرتەسک بەڕێوە بچێ، هەنگاومان ناوە بەرەو بە دامەزراوەی ڕۆشتنی ئەم کۆمەڵگایە لە ڕێی پەرلەمانەوە، لە ڕێی حکومڕانیەوە، لە ڕێی وەزارەتەکانەوە، بەڵام هێشتا وەکو پێویست نییە. بۆیە ئاساییە ئەم کۆمەڵگایە بکەوێتە بەر نەشتەری بچووکترین کاریگەری نەرێنی ڕووداوەکانی دەوروبەری خۆمان، بە تایبەتی کاریگەریە نەگەتیفەکانی وڵاتانی ئیقلیم یا با بڵێن وڵاتانی هەرێمایەتی لەسەر ئەم بۆقعە جوگرافیای هەرێمی کوردستان، بە تایبەتی کاریگەریەکانی وڵاتێکی وەکو ئێران، کاریگەریەکانی وڵاتێکی وەکو میسر و کودەتاکەی میسر لەسەر هەرێمی کوردستان، کودەتاکەی 15 تەمموزی وڵاتێکی وەکو تورکیا لەسەر هەرێمی کوردستان، بینیمان چ فەساحەتێک ڕوویە، شیکارگەلێکی نامەنتیقی ڕوویە لە کۆمەڵگەی ئێمە، نەک حیزبەکانی دابەش کرد بۆ دووبەرە، بەڵکو کۆی خێزان و دام و دەستگا و مؤسساتی ئەم وڵاتەشی دابەش کرد. ئەمە دابەشبوون و تەقسیماتێکی زۆر نەگەتیفە بەداخەوە لەسەر هەرێمی کوردستان، بەشێکی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە حیزب حکومڕانە لە وڵاتە، بەشێکی تری ئەگەڕێتەوە بۆ ئەوەی ئێمە ئەوەی کە بیر ئەکاتەوە لە کۆمەڵگەی ئێمە کاراکتەرێکی حیزبیە، واتە
کۆمەڵگەی ئێمە کۆمەڵگەیەکی حیزبیە، کۆمەڵگەیەک نییە دەستگای بیرکەرەوەی تیاابێ وەکو تینگ تانکەکانی ئەمریکا، بۆ نمونە لە وڵاتێکی وەکو ئەمریکا، لە وڵاتێکی وەکو بریتانیا کۆمەڵێک کۆمپانیا و کۆمەڵێک ڕێکخراوە و کۆمەڵێک دامەزراوی جێنتڵمانی گەورە گەورە هەیە کە ئەمە بیرکردنەوە ئەفرۆشن بە حکوومەت، بیرکردنەوە ئەفرۆشن بە دەوڵات، بیرکردنەوە مەبەستم ستراکتۆری بیرکردنەوەی سیاسیانەیە بۆ ڕووداوێک، بۆ قەیرانێکی ئابووری. تا ئێستا لە وڵاتی ئێمە ئەوەی هەیە شیکاری حیزبیە، شیکاری ئایدۆلۆژیە و شیکاری کارکتەرە حیزبیەکانە بەداخەوە. خۆی بە پێ ڕووداوەکان جیاوازی هەیە، بەڵام ئەوەی کە ئەبینرێت کاریگەری ڕووداوەکانی دەوروبەر لەسەر هەرێمی کوردستان زیاد لە پێویستی خۆیەتی، یعنی بە شێوەیەکی زۆر قوڵ و بەرفراوان لە ناو کۆمەڵگای کوردی، چ لە ڕووی سیاسی، چ لە ڕووی ڕۆشنبیری، چ لە ڕووی یعنی حتا لە ناو سۆشیال میدیایە زۆر بە شێوەیەکی یعنی زۆر زیادە ڕەویەکی زۆری تایە و بە شێوەیەکی قرس و ئەوانە کاریگەری دروستەکە لە ناو هەرێمی کوردستانە کە بە بۆچوونی من ئەمە زۆر ئیجابی نییە و هۆکاری خۆی هەیە و لە شوێنی تر کاریگەری دروستە بێ لە کەڵ وڵاتانی دەوروبەر، بەڵام بەو دەرەجە بۆ ڕادێژنا پەیوەندی هەیە بە ئاستی با بڵێن ئەنتیبوونی ئەو شوێنەی کە کاریگەریەکانی ئەچێتە سەر، ئاستی مقاومەکردنی، ئاستی مەسەڵەن تەماشا بکەی وڵاتێکی وەکو ئێران کەمتر کاریگەری ڕووداوەکانی بەهاری عارەبی کەوتە سەر، لەبەرەوەی ئێران خۆی ناسراوە بۆی کە لەسەر ئاستی ناوخۆیی وەکو دەوڵەتێک وەکو نەتەوەیەک و شارستانێتێکیش بە قووەتەوە توانایی بەرەنگاربوونەوەی بە قووەتە، لەبەرەوە کەمتر کاریگەری لەسەر دروستە بێت. بۆیە ئەو ڕووداوانەی لە دەروبەر ڕۆیان بە شێوەیەکی گەورە کاریگەریان لەسەر هەرێمی کوردستان هەیە و بە حاڵەتێکی ئاسایشی نابینم، من بە حاڵەتێکی خراپیشە بینم تەنانەت. بەڵێ بێگومان هەر ڕووداوێکی سیاسی و لە هەر شوێنێکی تری جیهان بێ ڕنگدانەوە کاریگەری خۆی بەجێ دێڵێم، بە تایبەتی ئەگەر ئەو ڕووداوە ڕووداوێکی هەرێمی بێ، ڕووداوێکی ناوچەیی بێ و بێگومان کاریگەری ڕاستەوخۆ یا بڵێن کاریگەری تایبەتری دەبێت. بەنسبەت هەرێمی کوردستانەوە بێگومان ڕووداوەکانی وڵاتانی دەوروبەر و ناوچەکە کاریگەری دەبێت لەسەر هەرێمی کوردستان، لەبەرەوەی کە بە حکومەوەی هەرێمی کوردستان تا ئێستا دەوڵەت نییە و وڵاتێکی سەربەخۆ نییە، واروها وڵاتێکی لە ڕووی وڵاتێکی داخراویشە کە تۆ دەوڵەت دای بە کۆمەڵێک وڵات لە ڕووی وشکانی و پێگەل لەسەر دەریان نییە کاتە محکومی بە کاریگەری ڕووداوەکانی وڵاتانی دەوروبەر. هەروەک چۆن لە مێژووشە ئەمەمان بینیوە خۆی ئەو وڵاتانی کە خاوەن سیادەن سەربەخۆن کاریگەری ڕووداوەکانیان لەسەر هەیە، بە تایبەتی کە هەرێمی کوردستان وڵاتێکە سەربەخۆ نیە، بێگومان ڕووداوەکانی دەوروبەر کاریگەری لەسەر دروست ئەکەن و بە تایبەتی تر کە هەرێمی کوردستانە ناو خۆیدا لایەنەکانی و لایەنە سەرەکیەکانی تەبانین، کۆگنین، یەکڕیز نین، بەردەوام دید و تێڕوانینی جیاوازیان هەیە و بەسەر بەرەکانی جیهان و بەرەکانی ناوچەکەدا دابەش بوون. بۆیە هەر ڕووداوێک لە هەرێک لە وڵاتانی دەوروبەری هەرێمی کوردستان بێگومان کاریگەری لەسەر هەرێمی کوردستان دەبێت. کاریگەری ڕووداوە ئیقلیمیەکان لەسەرمان ئەبێتە شتێکی ئاسایی، واتە ئەگەر کاریگەری نەبێت شتێکی زۆر خراپە، چونکە ناکرێتەوە لەسەر سنوورەکە ڕووداوێکی گەورە یاخود بچووک ڕوو بدات هێشتا پێی نەزانی یان کاردانەوەت نەبێت لە بەرامبەریدا. بەڵام چ جۆرە کاردانەوەیەک ئەوە گرنگە، ئەوەی لە یەکەم ساتیدا کە هێشتا ڕووداوەکە ڕوون نەبووتەوە چۆن ڕوویداوە. کاردانەوەکان بە پێی میزاج و لایەنگری و ڕادکردنەوەی ئایدۆلۆژی و بەرژەوەندی حیزبی بێت، ئەمە لە هەڵە استراتیژیەکانە. نەبوونی دەستگایشی میری تایبەت بە تێڕوانین و تێگەیشتنی استراتیژی و قوڵ وای کردووە لە ساتەوەختی ڕووداوەکاندا بە لێشاو بۆچوون و لێکدانەوەی بێقوڵایی بچێتە هزرمانەوە. یاخود ڕووداوە جیهانی و ئیقلیمیەکان ئەوەندە کاریگەری توند و خراپ لەسەرمان دروستکەن کە بمانکەن بە دژە یەکتری. لەوە ئەچێ ئێمە نەتوانین دەستنیشانی ئەوە بکەین چونکە ڕووداوەکە خۆی دوایی ئەوە دروستەکە کە چی جۆرە کاریگەریشیە بێ. ئەگەر ئەبینی ڕووداوێکی وەکو تەقینەوەیە کە لە وڵاتێکی ئەوروپا، ئەو ڕووداوی کە لە فەڕەنسا ڕوویدا، ئەو ڕووداوی لە شاری نیسی فەڕەنسا ڕوویدا، ئەوەی کە لە ئەڵمانیا دوێنێ پێرە ڕوویدا، ئینقلابەکەی تووشە جارێکتر بە نمونەی هێرمەوە، هەموو ئەمانە کاریگەریان هەیە کاریگەریەکەی بە ئیجابی لەسەر وەرەگرێت، هەیە کاریگەریەکەی بە خراپ وەرەگرێت. تۆ بینی کاتێ ڕۆژنامەنووسێک یا هاوڵاتیەک یا هەر کەسێکی سادە
ئەکاونتەکەی خۆیەکە بە عەلەمێکی فەڕەنسا یا بە عەلەمێکی ئەڵمانیا یا بە عەلەمێکی یا بە سووریا یا ئەنووسێ حەلەب تحتەریق حەلەبە سووتەیە ئەم هەموو ئەمانە کاریگەریە یا ئەو کاتێکە شەڕی غەزە بوو کە ئیسرائیل هەوڵی ئەدا کە غەزە داگیر بکە یا باشووری لوبنان داگیر بکە هەموو ئەمانە کاریگەریان ئەبێ بەڵام هەیە کاریگەریەکە بە ئیجابی وەریەگرێ هەیە بە سلبی وەریەگرێ بەڵام بە هەر شێوەیەک بێ کاریگەری لەسەر هەر ڕووداوێک لە هەر وڵاتێکە ڕووبەدا کاریگەری لەسەر میلەتەکانی دەوروبەری شێ بێ و لەسەر میلەتانی جیهانی تریژەی بێ. ئەگەر ئێمە سەیری ڕووداوی کۆدەتای عەبدولفتاح سیسی بکەین بەسەر مورسیا دەبینین کۆمەڵگەی ئێمە کۆمەڵگەیەک بە جۆرێک دابش بوو ئێمە هەستمان بە تراژیدیایەکی گەورە ئەکرد لە نێوان ئیسلامیەکان و ئەلمانیەکانە تەنانەت لە ناو خودی ئیسلامیەکانیش ئەم دابش بوونە هەبوو. بەرەیەک پێی وابوو کودەتاکە شەرعیە بەرەیەک پێی وابوو کودەتاکە ناشەرعیە بە هەمان شێوە کودەتای 15 تەموزی وڵاتێکی وەکو تورکیا بە هەمان شێوە بەو حکومەی کە کاراکتەرێکی وەکو ڕەجەب تەیب ئۆردوغان کاراکتەرێکی قاسی و دڵڕق و تۆتالیتار و تاکڕەوە لە کۆمەڵگەی تورکیا و کۆمەڵێک قەتڵ و عام و ڕەشەکوژیە نابوو بەسەر گەلی کووردا لە باکووری کوردستان هەڵبژاردننی حوتی حوزەیرانی 2015 قبول نەکرد ئۆپەراسیۆنە سەربازیەکانی دووبارە کردەوە لە وڵاتێکی وەکو تورکیا واتە نەتیجەی هەڵبژاردن و دەرەنجامێکی ئینتیخابی قبول نەکرد کە دەرەنجامێکی دیموکراسیە بوو وەکو بینیمان پارتەکانی وەکو هەدەپە و مەهەپە و چاهەپە دەنگێکی زۆریان بەدەسێنا ئەوەی کە شکستی خواردپارتی حکومڕانی ئاکەپە بوو لە بەرەنجامی هەموو ئەو ڕووداوانەی کە هێنای بەسەر باکووری کوردستانە بە تایبەتی ڕەشەکوژی ڕۆبۆسکی ڕەشەکوژی زارگەلی ئەمانە هەموو وای کرد کاردانەوەکان کاریگەریشی نەرێنی هەبێ لەسەر ڕای گشتی لە کوردستانە هەندێک کەس کە کارکتەریشی مەدەنین لە وڵاتە سەر بە بزوتنەوە مەدەنیەکانیشن لە وڵاتە پێیان خۆش بوو کە کودەتاکە سەر بگرێ ئەگەرچی کودەتاواتە حکمی عسکەر حکمی عورفی لە وڵاتە ئەوەی کە عسکەر ئەیکات ئەوەی کە بە عسکەر ئەکرێ دواتر ناتوانانی لە ڕێگەی ئالێتەکانی دیموکراسیەوە تۆ عسکەر لابی بەڵام خۆ دەشێت لە ڕێگەی ئالیەت و میکانیزمەکانی دیموکراسیەوە کارکتەری دیکتاتۆر لابەری هەموو ئەمانەوەیان کرد کۆمەڵگەی ئێمە تەقسیم بێت دابەش بێ بۆ کۆمەڵگەیەکی ڕەش و سپی ئەمە مەترسیدار ئێمە نەمان بینی لە کۆمەڵگەی کوردیا لە دوای 15 تەمموز شڕۆڤەیەکی زانستیانە بکرێ بۆ کۆی ئەو ڕووداوانەی کە لە تورکیا ڕۆیە لایەکی تریش ڕەهەندێکی تری ئەم پرسە پەیوەندی بەو دۆخە ئابوووریەوە هەیە کە ئێمە کۆنتاکت و کۆمۆنیکیشنێکی ئابووری پتەومان دروست کردو لەگەڵ تەنها پارتەکەی ڕەجەب تەیب ئۆردۆغان واتە پەیوەندەکەی هەرێمی کوردستان پەیوەندێکی حیزبیە لەگەڵ دەوڵەتێکی وەکو تورکیا هەناردەکردنی نەوتمان لە ڕێی بۆریەکانی جەیهانەوە بە تورکیا تەنانەت بە ئێران پەیوەندیەکان لەسەر ئاستی حیزب و کۆمپانیەکانی حیزب بەڕێوە ئەچێ بۆیە مەترسیەکان شۆڕ بووبوویەوە تۆخ بووبوویەوە لەسەر ئەو نقطە کاریگەری کە ئەگەر ڕەجەب تەیب ئۆردۆغان و پارتەکەی بەر ئەم پلانە بکەون بەر ئەم کۆدەتایە بکەون ئایا هەرێمی کوردستان دووچاری چ ماڵوێرانیەکە بێت بۆ حکومەیکە وەکوتم پەیوەندێکە حیزبیە پەیوەندێکە لەسەر ئاستێکی دام و دەستگای و موسساتی ڕووی نەیەوە بۆیە ئەمە کاریگەریەکان بەڵێ هەیە لەسەر هەرێمی کوردستان کاریگەریەکان ڕێژەیەکی زۆری کاریگەریشی نەگەتیف و کاریگەریەکی خراپە و ئەم کاریگەریە دەرخەری ئەوەیە کە تاچی ئێمە تاچێکی بریندارە ئیرادەمان نییە شوناسی خۆمان نەدۆزیوەتەوە وەکو پێویست بۆ نمونە لە نێوان کارکتەرێکی کوردی و کارکتەرێکی تورکیا تورکیا گەزانێ بۆ ڕژێتە سەر شقامەکان و پشگیری لە داد و گەشەپێدانەکە تورکیا گەزانێ لە کاتی هەڵبژاردنەکانی لە کاتی ببوورە خۆپشاندانەکانی پارکی کەزێ لە ئەستەمبول دوودار ئەبڕنەوە لەسەر شقامەکان ئەزانێ بۆچی خۆپشاندانەکە بەستاچی کوردی نازانێ بۆ دێتە سەر شقامەکان و ئەگەر بێتە سەر شقامەکان حیزب ئەیجوڵێنێ هەر کارکتەرێک کاتە سەر شقام حیزب جوڵاندی ئەوە مەهام و مەکانەتی خۆی لەدەسەیە شوناسی خۆی بیرەچێتەوە ئەو ئەرکەی کە لە سەرشانێتی و کارکتەرێکی مەدەنی ناتوانێت بە تەواوی جێبەجێ بکە لە هەمان کاتە دوجار کە کۆمەڵگەیەکی وەکو تورکی ئینقلاب بەسەر یان ڕۆیە تا ئێستاش کە ڕووداوەکان درێژەیان هەیە هێشتا کۆمەڵگەی ئێمە تای ئینقلابەکەی تورکیا بەری نەیەوە لە کاتێکە ئەو کۆمەلگاکە خەریکە بەرەو ئاسایی بوونەوە ئەڕوا سێ مانگ باری نەئاسایی ڕاگەێنراوە لە وڵاتە هێشتا کۆمەڵگەی ئێمە جیرۆدەیە بەدەست ئەو ڕووداوانەی کە لە تورکیا ڕۆیە بەداخەوە خۆی
یعنی زۆر جار ئەوە لە دەستی ئێمە نییە کە شێوەی کاریگەریەکەیان بەڵام ئەگەر بمانوێت لەسەر ئاسی ڕۆشنبیری و فکر و ئەوانە ئیسفادەیان لێ بکەین و وانەیان لێ وەرگین و بۆ پشتبەستن بە شیکردنەوەی بارودۆخی خۆمان و ئاگاداربوون لە ئەگەرەکان و نەکەوتن بەسەر کۆمەڵێک ڕووداوی کتوپڕا بۆ ئەوانە ئەگەر بتوانین ئیسفادەی لێ بکەین باشە بەڵام ئەوەی کە ئێمە بمانەوێت بە ئارەزوی خۆمان کاریگەریمان لەسەر دروست بکە ئەوە یعنی ئاسان نییە ئەوەی کە ئێمە بتوانین بە ئارەزوی خۆمان کاریگەریەکان لەسەر خۆمان دروست بکەین بەڵکو ئەو کاریگەریانە خۆیان قوتی خۆیان هەیە و توانای خۆیان هەیەەوە ئێمەش زۆعف و لاوازی خۆمانمان هەیە کە ئەو کاریگەریانە بە هەموو شێوەیەک تەسیل لەسەر ئێمە دروست دەکەن ئەو ڕووداوانە ئێستا بۆ نمونە گەر دوا ڕوودا وەربگرین کە تورکیا و کۆدەتای تورکیایە سیرمان کرد کە یعنی کۆمەلگای کوردی لە ئاستی بە تایبەتی ڕۆشنبیری و ئەوانەیە زۆر کاریگەرە بە ڕووداوەکانی دەرەوەی وە ئەم کاریگەریە یعنی وا ئەکا هەمیشە ئینسانی کورد چاوی لە دەرەوەی خۆیەتی بزانین لە دەرەوە چی ڕۆیات بۆی لەلای ئەمیش حەدەسێک دروست بکات دابەشبوونێکی قوڵ هەبوو دابەشبوونێک کە زۆر بە یعنی هیچ چاوەڕوانیشی تیانە بوو قرارەکان بە پەلە ئەدران بەبێ ئەوەی هیچ کەس چاوەڕوان بکە بزانێ ئەوەی لەوێ ڕۆیە چیەوە قسە لەسەر ئەوێ بکرێ وەکو ئەوێ نەک وەکو مۆزوعێکی ئایدۆلۆژی خۆی لێرە کێشەی ئەو ڕووداوانەی دەروبەر ڕوئەیەن بە بەستنەوەی خۆمان ئێمە پێیانەوە کێشەی ڕوانگەی خۆبەستنەوەکەیە کە ڕوانگەیەکی زیاتر ئایدۆلۆژیە یعنی خەڵکی ئێمە کە هینەکەن با بڵێن لەگەڵ ڕووداوەکانە بەرخورد دەکەن بەرخوردێکی زانستیانە ناکەن وەکو دیاردەیەکی ئاسایی بەڵکو تێڕوانینەکانیان ئایدۆلۆژیە یعنی ئەوەی کە ئیسلامیە لێرە بە شێوەیەک سەی ڕووداوێک ئەکات کە بە هەوای خۆی ئەیپێوێت و ئەوەشی کە غەیری ئیسلامیە دیسان بە شێوەیەک ڕووداوەکان ئەپێوێت کە بە هەوای خۆیەتی یا جیاوازی حیزبی جیاوازی ئایدۆلۆژی و ئەوانە کە لە ڕاستیە پێویستە هەموو ڕووداوەکان لەسەر بنەمای ڕووداوەکە خۆی سیر بکرێت و کۆمەڵێک پێوەری عالەمی هەیە بۆ ئەم ڕووداوانە پێوەری ئینسانی هەیە پێوەری دیموکراتیانە هەیە بۆ ئەو جۆرە ڕووداوانە لەبەرەوە لە هەرێمی کوردستان کاریگەربوونەکان ئیجابی نین و کاریگەربوونی سلبین و زۆعف دەرەخات لاوازیەکان دەرەخات لە خوێندنەوەیە بۆ ڕووداوەکان لە خوێندنەوەمان بۆ مێژووی ئەو وڵاتانە دەریەخات کە هەژاریەکی زۆر هەیە لەلایەن ئێمەوە بۆ بینینی ئەو ڕووداوانەی لە دەوروبەرمان ڕۆیان بەڵێ بێگومان خۆی ئەگەر کاریگەرەکان ئێمە ئەبێ وا بکەین کە ئەو ڕووداوانێک کە ڕوو ئەدەن کاریگەری ئیجابی لە هەرێمی کوردستانە هەبێت بەڵام زۆر جار ئەمە پێچەوانەکەی ئەوێتەوە یاخود پێچوانەکەی ئەشکێتەوە کاریگەری سلبی دەبێت بۆ نمونەگە ئێمە نمونە بێنینەوە کاتی خۆی کە حکوومەتی شاهنشاهی ئێران و حکوومەت عێراقی ڕێکەوتن بە ئیتفاقی جەزایر شۆڕشی ئەیلول هەرسیێنە بۆ چونکە شۆڕشی ئەو کاتی ئەیلول وابەستە بوو بە ئێرانەوە و ئەمڕۆ ئەگەر سیرکەین لایەنەکانی هەرێمی کوردستان بەسەر وڵاتانی هەرێمی و وڵاتانی ناوچەکەدا دابەش بوون لایەک ڕووی لە ئاڕاستەی بەرەو تورکیایە لایەکی ئاڕاستەکەی بەرەو ئێرانە بێگومان گۆڕانکاری لارێک لەم وڵاتانەدا کاریگەری لەسەر هەرێمی کوردستان دەبێت بەتایبەتی ئەگەر لەو کاتەیە کە هەرێمی کوردستان خۆی یەکلای کاتەوە بە ئاڕاستەیەکی لەم لایەنانە چکە ئەم لایەنە بەرژەوەندیان لەگەڵ هەرێمی کوردستانە یاخود حکوومەتی کوردستان بەرژەوەندی لەگەڵ ئەم لایەنە دروست کردووە بۆیە هەر ڕووداوێک لەیەکی لەو وڵاتانی کە تۆ بەرژەوەندی لەگەڵ گرێداوە یاخود پەیوەندی لەگەڵ گرێداوە کاریگەری لەسەر خودی هەرێمی کوردستان ئەبێت و بێگومان ئەمە ئەو چۆنمان لە ڕابردووە هەی بۆ لە ئێستاشە هەیەی بۆیە هەرێمی کوردستان پێویستە یاخود حکوومەت پێویستە هەموو هێرکەکانی نەکاتە سەبەتەی دەوڵەتێکەوە واتە بە شێوەیەکی هاوسەنگ لەگەڵ وڵاتانی هەرێمی وڵاتەکانی هاوسنود لەگەڵ هەرێمی کوردستان مامەڵە بکە و تەعامل بکە و هاوسەنگی ڕابگرێ و خۆی لە بەرژەوەندی هیچ کام لەم دەوڵەتانە بە تەواوی یەکلا نەکاتەوە بۆی کە هەچ گۆڕانکارێکەیەکی لەم وڵاتانە ڕوویدا کاریگەرەکەی ئەوەندە نەبێت کە حکوومەتی لەم نەتوانێت بەرگەی بگرێت بەڵکو پێویستە بە شێوەیەک کە دواتر ئەو کاریگەری ئەو وڵاتە بخۆزێتەوە لە بەرژەوەندی خۆی لە بەرژەوەندی پرسە ڕەواکەی خۆی چونکە هەرێک لەم وڵاتانە دوجار خۆشیان بەشی لە کوردستان مەسەلەن دابەش بوون ئەوانەی کە ئەمڕۆ هاوسنووری هەرێمی کوردستانن چ بە تورکیا چ بە ئێران چ بە
سووریا و چ بڵێن عراقش کە ئێستا هەرێمی کوردستان پێی دەسوود بەشەکە لە عێراق هەرێکان پارتی کوردستانی مەسەلا دابش کراوە بۆیە هەچ گۆڕانکارێک لەم وڵاتانە کاریگەری هەم لەسەر پرسی کورد دەبێ و هەم لەسەر هەرێمی کوردستان وەکو قوارێک یاخۆ بڵێن وەکو حکوومەتی هەرێمی کوردستان ئەتوانین بڵێن لە ڕابردووار نەخر بەڵکو بەپێچەوانەوە هەر جارێک لەگەڵ وڵاتێکی هەرێمیە یاخبڵێن لەگەڵ وڵاتێکی ناوچەکە ڕێکەوتووە و هەموو هێرکەکانی خۆی خسووە سەبەتی ئەو وڵاتەوە و ئەمڕۆ ئەتوانین بڵێن ئەو هاوسەنگیە لەقە یاخۆ بڵێن لاسەنگە بە شێوەیەکی هاوسەنگانە تەعامل لەگەڵ وڵاتانە ناکرێ زیاتر ئەجەندای یاخۆ بڵێن ئاراسی حکوومەتی هەرێمی کوردستان ڕۆ تورکیایە و لێ مەساڵحی ئابووری و بەرژەوەندی ئابووری لەگەڵ تورکیا زیاتر گرێداوە و نەوت لە ڕێی تورکیاوە هەناردایە کاچکە وەکووتمان هەرێمی کوردستان هەرێمێکی داخراوە پێگەی لەسەر دەریانە تۆ مەحکومی تەعامل لەگەڵ ئەم وڵاتانەیە بکەی بەڵام وەکووتمان نابێت بە تەواوی لەگەڵ یەک وڵاتە تەعامل کەیت و لاکەیتر پەراوێزخەی چکە لە ئەگەری ڕوودانی هەج ڕووداوێکی سیاسی گەورە لە وڵاتەیە کە تۆ بەرژەوەندی لەگەڵ گرێداوە پەیوەندی تەواو لەگەڵا بەستووە بێگومان ڕنگدانەوەی لەسەر هەرێمی کوردستان دەبێ و زۆربەی کاژ ئەم ڕنگدانەوەی نەرێنین ڕنگدانەوەی سلبین و لەسەر هەموو لایەنەکە هەم سیاسی هەم ئابووری هەرێمی کوردستان ڕنگدانەوەی ئەبێت. هەڵبەت سربەخۆنەبوونی هەرێمی کوردستان وەک دەوڵەتێکی خاوەن سیادە و سنووری پارێزراوی خۆی وای کردووە ڕووداوە ئیقلیمیەکان زۆر جێگای مەترسی بن نەبوونی سنوورێک کە بە پێی پرۆتۆکۆلی نێودەوڵەتی سەروەریەکەی پارێزراو بێت و هیچ ڕووداوێک نەتوانێت بە سانایی ئامدیو بکرێت بۆیە بۆتە گرفتێکی گەورە هەروەها نەبوونی سیادێکی سیاسی و حکومڕانی ئەوتۆ لە هەرێمی کوردستان کە بتوانێت هەموو لایەنە سیاسیەکان لەسەر پرسە گرنگ و چارە نووسسازەکان بکاتە یەک و لە چرکەساتی ڕووداوەکاندا یەک جۆر کاردانەوەی نیشتیمانیان هەبێت دیسان لە گرفتە گەورەکانی کوردستانی ئێمە بینین هێشتا گیانی حیزبی و بەرژەوەندی ئایدۆلۆژی لە هەرچی پێدراوی نەتەوەی و نیشتیمانی گەورەترە و هەر خوێندنەوەیەک و تێفکرینێکیش بەم پەخشانە دەکرێت دروست دەرناچێت. بێگومان کاریگەری ئەبێ کاکە من چونکە وەکوتم دووبارەیەکێمەوەنێ ئەگەر ئێمە خاوەنی کیانێکی سیاسی سەربەخۆی خۆمان بین فەرقیە لەگەڵ ئەوەی کە ئێساوەکو ئێستا لە کاتی بوونی کیانێکی سەربەخۆیە کیانێکی سەربەخۆی سیاسە ئەو کاتە ئێمە پەیوەندیەکانمان پرۆتۆکۆلاتمان لێ تێگەیشتمان لەسەر ئەساسی دەوڵەت دەبێ بەڵام لە ئێستا لەسەر ئەساسی حیزبە هەر بۆ ئێستا ئەبینی کاریگەری و قسەکردنی هەولێر دوهۆک لەسەر کودتاکە یا لەسەر ئەو هەوڵە شکستکاردێکە لە تورکیادرا جۆرێکە لە سلێمانی و گەرمانەوە جۆرێکی ترە بەڵام ئەمە تەمان شێشتەکە ڕێژەیە هەشە لە هەولێروانی و هۆشە لە سلێمانی جوانیە بەڵام بە شێوەیەکی گشتی ئەگەر ئێمە خاوەنی کیانێکی سەربەخۆی خۆمان بین ئەو کاتە پەیوەندی لە تێگەیشتن پرۆتۆکۆلات هەموو شتێکمان هەم بە ئاشکرا بێ هەم بە لەسەر ئەساسی دەوڵەت و لەسەر ئەساسی ڕێزگرتنی سەروەری هەردوو لابێ نەگوەکو ئێستا ئەمریکا ئێستا ئێمە ئەڵەن لە تێگەیشتنێکی ڕێکەوتنێک و سەفەقاتێکی 50 ساڵی هەیە لە بینی کوردستان و یا با بڵێ لە بینی پارتی و حکوومەتی تورکیاشی ئەمە ئازانێ ئەو شەوە بەشێک لە ئەکاونتەکانی فێسبوک خەمی هۆیان بۆ کودتاکە سەر بگرێ خەڵک پارەکەی ئەفەوتێ ئەگەر ئەمە بێنە پێش چاوی خۆت ئەمە حکوومەتێک ئەم دوو لێ تێگەیشتن ئەم سەفەقاتی هەبێ نە بۆ 50 ساڵە بێ شتیوانیە بۆ 50 ساڵێکوتن بەڵکو لێ تێگەشتنێ بۆ 5 ساڵ بۆ 10 ساڵ و ئاشکراژە بێ ئەخەنە بەر چاوی میدیاکان بۆیە ئەگەر کاتێک ڕووداوی و ڕوئەدا کاریگەریەکە لەسەر ئەو میلەتانی کە خاوەن دەوڵەت نین لەگەڵ ئەو میلەتانی کە کەمتر خوێنەوارن یا کەمتر هۆشیارن یا کەمتر گەیشتون بە پلەکانی هاوڵاتی بوون و مرۆڤ بوون کاریگەریەکی زیاترە بێ هەتا میلەتێک زیاتر هۆشیارتر بێ زیاتر خوێنەوارتر بێ زیاتر ئەگەی بە مەوزوعیانە شتەکان ببینێ کاریگەریەکانیشی لەسەر کەمترە بێ بە پێشەوانەشەوە هەتا ئایدۆلۆژیا کاریگەری زیاتر بێ هەتا کەمتر خوێنەواری براو بێ ئەو کاتە کاریگەریەکانی گەورەترە بێ وەکو ئەو حاڵەتێکە بینیمان ئێمە ناتوانین بڵێن هیچ ڕووداوێک هیچ کارێکە ڕوئەدا لە دنیاە بەبێ کاریگەریە لە کودتاکەی میسرەوە لەوەی کە بەسەری خوا ناکرا لەو هەوڵانێکە درا بۆ ئینقلابە شکست خواردەکەی تورکیا لە هەر ڕووداوێکی ترەوە لە شەڕی داعشەوە لە تەقینەکانی ئەوروپا و دووبارەیەکەمەوە هەموو ئەمانە کاریگەریان ئەبێ لەسەر میلەتانیت لەبەرچی چونکە ئەمڕۆ دنیاش ئیعلامە لە هەندێکیاڵن ئیعلام دەسەڵاتی چوارەمە خۆ لە هەندێک وڵاتە دەسەڵاتەکانتە پێشتر بۆتە بە دەسەڵاتی یەکەمیش کاریگەری لەسەر دەسەڵاتەکانی تر ئەومە زۆرە کەس ناتوانێت خۆی لە پشتە لابدا بەڵام گرنگ ئەوەیە ئێمە کاتێک ڕووداوی ڕۆدا کاتێک حەدیثێ ئەبێ مۆزوعیانە سەیریکەین بابەتیانە بۆی بچین دوور لە تێڕوانی ئایدۆلۆژیانە دوور لە عاتیفە دوور لە هەستی خێڵەکی لە بەرخێڵێک لە بەرینێک عاتیفیانە سەیری بکەین
و لە چاوی بەرژەوەندی میلەتەکەی خۆشمانەوە بیخوێنەوانێ ئەگەر ئەو ئینقلابی تورکیا هەرچەندە ینی ئەلحەمدولیلا من بەلامەوە خۆش بوو کە سەرکەوتوو نەبوو ئینقلابەکە لەبەرەوەی کە کاریگەریەکانی بەبوونی دەسەڵاتێکی ئەسکەرتاریەت دەسەڵاتێکی وەکو ئەوی میسر هاتەوانێکە هەموو ڕێزێکی هاوڵاتی بوونی خستەجێر پێوە نەکەرەوەی کە شتەکە لێرە مەسەل پەیوەستی بە ئاسلامی و ئەلمانیەوەی پەیوەستە بە ئینسانیەتەوە چونکە ئەگەر دەسەڵاتێکی ئەسکەرتاریەت بێ ڕێز لە هیچ ئینسانە ناگرێت لە کورد و لە عەرەب و لە تورک و ئەگەر دەسەڵاتێکی مەدەنی بێ بێگومان ڕێز لە ئینسان نەگرێ ڕێز لە هاوڵاتی ئەگرێ بۆیە ئەو جەهاپە و مەهاپەکە دژی ئەم کودتابوون لەبەرەوە نەبوو کە لەگەڵ پرۆژەی ئەردۆغان بن لەگەڵ چونکە ئازانن کە حیزبێکی باگراوند ئیسلامی بەڵکو خەمی ئەوە بوو کە ئەزبوونێکی خراپی خوێناویان لەگەڵ دەسەڵاتی ئەسکەرتاریەتە هەبوو لە ئینقلابەکانی ساڵی 60 و 70 و 97 ئەوانەیە لەگە ئەو ئینقلابانە ئەگەر سەر بگرتایە لەوەش خراپترە بوو بۆیە ینی گرنگە ئێمەش ئاواز فێری بکەین بەرژەوەندی هاوڵاتی بەرژەوەندی وڵاتی خۆمان لە پێشەمور تێبێ شتەکان بە سۆز و عاتیفەسەی نەکەین دوور لە چاوی ئایدۆلۆژیا لەبەرەوەی کە ئێمە ئاسایشی نەتەوەیمان پارێزراو نییە ئاسایش سنوورمان پارێزراو نییە تەنانەت ئاسایشی خۆراکمان پارێزراو نیە لە وڵاتە ئەمە یەکێکە لە تراژیدیا و مەرگەساتە گەورەکان هەر کۆمەڵگایەک تەنانەت ئێمە کە ڕوئیەکمانەیە بەرەو سربەخۆیی بەرەو دەوڵەتی دامەزراوی و دەوڵەتی مۆدێرن و دەوڵەتی سربەخۆی کوردی ئەبێ کۆمەڵێک بنەما هەیە بەڕاستی ممارەسەمان کردبێ ئێمە کۆمەڵێک بنەما هەیە تا ئێستا لە کۆمەڵگەی ئێمە بوونیان نییە یەکێ لەوانەوەکو وتم ئاسایشی ئابوووریە کە نیمانە ئاسایشی سنوور و مەرزەکانە کە نیمانە تاوناتاوێک هەر دەوڵەتێکی ئیقلیمی ئەتوانێت هەڕەشە لەسەر جیۆپۆلیتیکی ئێمە دروستکە هەڕەشە لەسەر خۆراکی ئێمە دروستکە هەڕەشە لەسەر بیزنس و بازرگانی ئێمە دروستکە تەنانەت هەڕەشەی کۆمەڵایەتیمان لەسەر ئێمە لەلایەن وڵاتانی دەروجیرانەوە چەند ساڵێکە بینین دەوڵەتێکی وەکو تورکیا جەنڕاڵەکان پایەگای عەسکەریان هەیە لە وڵاتی ئێمە جەنڕاڵەکان بە ئاسانی ئەتوانن بێنە ناو قۆڵایی ئێمە تا نزیکی موسڵ و شەنگال ببنەوە ئێران ئەتوانێت بە هەمان شێوە تۆپبارانی ئێمە بکات بەبێ ئەوەی ئێمە لە ڕووی ئەتەکێتی دیبلۆماسی نێودەوڵەتیەوە چۆن ممارەسەی ئەم جۆرە قەیرانانە ئەبینەوە کە ئەم دەوڵەتانە ئەیەن بەسەر هەرێمی کوردستانە هەمووی پەیوەندی بەوەیە کە ئێمە دەوڵەتمان نییە خۆ ئەگەر دەوڵەتمانە بێ ئەم دەوڵەتە کورسی ئەبێ لە نەتەوەیە گرتوەکان کورسی ئەبێ لە یەکێتی ئەوروپا وەکوتم پێشتر ناوبانک سۆبێکتێکی نێودەوڵەتی ئەم سۆبێکتە واتە کەسایەتی بەقوەتی دەوڵەتی ئێمە کەسایەتی بەقوەتی دەوڵەتیمان نییە بەڵام کەسایەتی بەهێزی حیزبیمانەیە و کارکتەری حیزبیشمانەیە کارکتەرە حیزبیەکانمان سەرکردەکانمان ئەچنە دەوڵەتان پێشوازیان لە ئەکرێ فەرشی سووریان بۆ ڕاخرێ بەڵام هەموو ئەمانە بەس نییە پێویستە ئێمە بەڕاستی کار بکەین بۆ ئەوەی سنوورەکەمان لەو بێحورمەتیە دەوڵەتەکەمان لەو بێحورمەتیە ڕزگار بکەین کە لەلایەن دەوڵەتانی دەروجیرانەوە بەسەرمانە ئەهێنرێت پێویستە ئێمە وەکو پێشتر ئاماژەم پێکرد سەر لە نوێ کارکتەری خۆمان ئیرادەی خۆمان شوناسی خۆمان داڕێژینەوە پەرلەمان کارا بکرێتەوە بۆچی حەزەکەین پەرلەمان کارا بکرێتەوە ئەگەرچی من هێشتا لەگەڵ ئەو چەمکانیم چونکە پەرلەمان ساڵانی ڕابردوو و پێویست چالاک نەبوو و پێویست کارا نەبوو پەرلەمانە بێ قسە بکات لەسەر ئەم جۆرە پرسە هەستیارانەی کۆمەڵگەی ئێمە عێراقیش وڵاتێکی داڕوخاوە عێراق وڵاتێکی داڕژاوە وڵاتێکی داوەشاوە عێراق هەڵوەشاوە لەبەر لە دوای پرۆسەی ئازادی عێراق یەک موئەسسەی عێراق دامەزراوەیەکی عێراق نییە بە شێوەیەکی دیموکراسی ممارەسەی کاروبارەکانی خۆی بکە لەلایەک شیعە خۆتەزانی چەند فیرقەی جیاوازیان عێراقیان دووچاری گەورەترین کارەسات و مەینەتی و فەزاحەتی ئابووری کردوێتەوە هەرێمی کوردستانیش هێشتا بۆ حکومەی کە لەژێر چەتری دەوڵەتێکی وەکو عێراقیە نە ئەوە تا لە عێراق ڕزگاری بێ نە ئەوە تا خۆشی بتوانێ نمایشی بازوەکانی خۆی بکە باڵەکانی خۆی بکاتەوە بفڕێ بەسەر ئاسمانەکانە لەبەرەوە ئەبێ ئێمە قسەی خۆمان بکەین قسەکردنی خۆمان لەوە ئەبێ ئیجماعێکی حیزبی هەبێ لە سەرەتا و دواتر ئیجماعێکی میلیانە هەبێ بۆی ئێمە کۆی پێکاتە جیاوازەکانی کۆمەڵگەی کوردی حیزبەکانی کۆمەڵگەی کوردی جارێکی تر
بهێنینەوە ناو ئەو ئیجماعە و گوتار و دیسکۆرسێکی نەتەوایەتی نیشتیمانی ئاراستەکراومانە بێ کە تا ئێستا نیمانە خۆ ڕەنگە لە داهاتووشە ئێمە دەوڵەتێکمانە بێ دەوڵەتێکی لەرزۆک بێ دەوڵەتێ بێ وەکو لەیستۆکێ بەدەست کۆمەلگاکانەوە بەدەست ئەمریکاوە بەدەست بریتانیاوە ئێمە ئەو دەوڵەتەشە بێت لە ئێستاوە ڕەفسکەین ئەبێ کاتێک کە بڕیاری دروستکردنی دەوڵەتی شەین بڕیاری دروستکردنەوەی شوناس و ئیرادەی تاچی کوردی بین ئەم ئیرادەیەمان لەبەر یەک هەڵۆشاوە بێ سەر لە نوێ ئێمە بینای کەسایەتی کوردی بینای تاچی کوردی بکەینەوە لە کۆمەڵگەی خۆمانە چونکە ئێستا هەستەکەی ئەگەر بە کوچە و کۆڵانەکانی هەرێمی کوردستانە بڕۆی خەڵکەڵێ موچە نییە باهر نەبێ من چیم داوە لە خۆپشاندان من چیم ماوە لە کۆبوونەوەی حیزبی هەموو ئەم قسانە ڕاستە قسەیەکی سادەیە بەڵام هەڵگری کۆمەڵێک تراژیدیا و مەترسیە هەڵگری دەلالەتی ئەوەیە کە ئەم تاکە تاچێکی ڕووخاوە ئەم کەسایەتی ڕووخاوە بێم کەسایەتی ڕووخاوە سەر لە نوێ دروست بکەینەوە ئێمە گەر دەوڵەت دروستەکەین ئەبێ سەرەتا پەنابەرین بۆ دروستکردنەوەی کەسایەتی خۆمان ئەم کەسایەتیە تەنانەت لە کارکتەری ڕۆژنامەنووسەکانیشمانە هەیە من ڕۆژنامەنووسی هاوڕێم هەیە ئەڵێ کاگە سۆ بۆ چێ بنووسم بۆ چی بنووسم لە پێناوی چیا بنووسم کێ گوێم لێ ئەگرێ چەند جارێکی تریش ئەوەم وتووە ڕۆژنامەنووسێک لە بەردەم سەرۆگوەزیرانی بریتانیا سەرۆگوەزیرانێکی دەوڵەتێکی ئەوروپایە سەرۆک کۆماری وڵاتێکی وەکو ئەوروپا کاتێک کە قسە ئەکا سەرۆک کۆمار لێ ئەترسێ حاجزێکی نەفسی هەیە لە بینی ڕۆژنامەنووسەکان و سەرۆک کۆمارەکانی ئەو دەوڵەتانەدا بۆ ئەترسن لە قسەی ڕۆژنامەنووس بەڵام لێرە ڕۆژنامەنووسەکانیش بێ ئومێد بوون ئەمە مەترسیە گەورەکەیە خۆی ئەمە نقطەیەکی مهمە کاریگەری یعنی وا بڵێن ئەو حەجمە گەورەیە لە کاریگەری ڕووداوەکان بەسەر هەرێمی کوردستانەوە هی ئەوەیە کە هەرێمی کوردستان وەکو قەڵایەک نەپارێزراوە ینی وەکو قەڵایەک نییە هەرچەند تۆ ئێمە ناتوانین پارێزراوە بین لە کاریگەریەکان سە وڵاتانی ئەوروپا بە ڕووداوەکانی وڵاتانی ڕۆژهەڵات کاریگەرە بن چجای ئەوەی ئێمە ینی مەسەڵەن سەیرەکی ئەوروپا لە دوای شەڕی سووریاوە دۆخێکی تری بەخۆ بینیوە بەڵام حەجمی کاریگەریەکە دەریەخات کە ئەو وڵاتە چەندێک لە ئاستێکای ئەتوانێ خۆی فاعل بێت نەک بەردەوام بە مەفعولی بمێنێتەوە و کاریگەریەکان لەسەری بەردەوام بن لە کوردستان کاریگەریەکان حەجمیان لە ئاستی سروشتی ئەچێتە دەرەوە هۆکەشی ئەمەیە کە ئێستا تۆ وتت ئەویش ئەوەیە کە هەرێمی کوردستان هەرێمێکی موئەسەساتی نییە علاقاتی هەرێمی کوردستان بە دەرەوە علاقاتێکی بەرەڵایە حیزب بۆ خۆی علاقاتەکە تاکەکان بۆ خۆیان علاقاتەکەن حتا خێڵ و حتا یعنی ئینتیمای نیشتیمانی زعیفە ئینتیمای نیشتیمانی بە شێوەیەک زعیفە لەسەر ئەساسی ئایدۆلۆژی خەڵک دابەشە بێت لەگە وڵاتەکانە لە کاتێکا تەماشا ئەەکەی خەڵکی ئەو وڵاتانە بەو ڕادەیە لە ڕووی ئایدۆلۆژی و تەوزیع نابن بەسەر هەرێمی کوردستانە مەسەن حکوومەتی تورکیا حکوومەتێک بێ هەرچی چۆنە بێت بەڵام لەسەر ئەساسی بەرژەوەندیەکانی تورکیا مامەڵە لەگەڵ کوردستان و لەگەڵ هەموو حیزبەکانی کوردستانی ژەکات بەڵام لە کوردستان لەبەرەوەی بۆ نمونە علاقات لەگەڵ دەرەوەیە موئەسەساتی نییە پەیوەندی نییە بە کۆمەڵی دام و دەستگای نەتەوەی و دەوڵەتیەوە هەموو حیزبێک بە ئارەزوی خۆی علاقات دروستەکە کە من بەڕاستی لە جارانی پێشوە ئەومتووە خۆی علاقاتی حیزبی بە دەرەوەی وڵاتەوە حەقە لە پەرلەمانی کوردستانەوە هین بکرێت مەنع بکرێت یعنی پێویستە لە دەستورە لە یاسایەک ئەگەر هەبێ نازانم شتی وامان هەیە ئێمەیانیمانە بەڵام بەرحاڵ پێویستە لە ڕووی یاسایە و مەنع بکرێت کە هیچ حیزبێک لە دەروی موئەسەساتی دەوڵەت پەیوەندی حیزبی هەبێ بە وڵاتانی دەوروبەرەوە ئەم پەیوەندیش لەبەرەوەی حیزبیە و موئەسەساتی نییە سەرەکی لە هەموو لەحظەیەکە کاریگەری گەورە لەسەر لە دروستەکە مەسەڵەن بۆ نمونە ئەگەر پەیوەندی مەسەڵەن حکوومەتی هەرێم لە ڕێی پارتی دیموکراتی کوردستانەوە بە تورکیاوە پەیوەندیەک بێت لەگەڵ حیزبی دادوگەشە پێدان ئەمە بۆ کوردستان هەموو کات باش نییە چونکە لەوانەیە لە هەر لەحظەیەکە بۆ نمونە ئەگەر ئەم کۆدەتایە سەری بگرتە لەوانەیە معادلاتی کوردستان بە شێوەیەکی زۆر قرس بگۆڕایە کە ئەمەش خەتەرە بەڵام ئەگەر پەیوەندی هەرێمی کوردستان بە تورکیاوە یا بە ئێرانەوە پەیوەندی دەوڵەتی بێ موئەسەساتی بێ حیزبی نەبێ کاریگەریەکان هەرچەند گۆڕانکاری لەوێ دروست بێ کاریگەری ڕاستەوخۆ و زۆر قرس و گرانی نابێت لەسەر هەرێمی کوردستان بەڵکو جۆرێک لە مقاومە و جۆرێک لە ئەنتی بەرامبەر ئەو کاریگەریانە دروستە بێت لەبەرەوە چارەسەرەکەی ئەوەیە بۆی کاریگەریەکان بە ئیجابی بکەونەوە بە سلبی نەکەونەوە یاخود بتوانین لە بەرامبەریان مقاومە بکەی ئەوەی تۆ بێ لە ناوەوە بەهێزبی بەهێزیەکەش بەچی دروستە بێ بە دروستکردنی موئەسەساتی دەوڵەتی دروستە بێ
و کوردکردنەوەی دەستی حیزب لەم مەسەلانەیە. مثلا وڵاتێکی وەکو لوبنان ئەو خۆ دەوڵەتیشە، بەڵام لەبەرەوەی لەوێش دیاردەی با بڵێن حیزبی باڵادەست و حیزب قەرارەیە کاریگەری زۆری هەیە لەسەر بارودۆخی لوبنان. مەسەڵەن سەرێکی حیزب الله لە دەرەوەی ئەجەندای هەموو لوبنان مامەڵە لەگەڵ قەزی سووریا ئاکات، لەبەرەوەی حیزب الله پەیوەندیەکی پێشووتری هەبووە بە ئێرانەوە مەسەڵەن بۆ نمونە، یا حیزبەکانی تریش بە هەمان شێوە. لە کوردستانیش ئەگەر بێت و پێش ئەوەی مؤسساتی دەوڵەتی دروست بکرێت خەڵک یا حیزبەکان قەراری ئەوە نەیەن کە علاقاتی حیزبی خۆیان بپچڕێنن بە دەوڵەتانەوە، بەڕاستی ئەو کاتە لە دەوڵەتیشا دیسان ڕەنگەیاتەوە. مهمە بۆ نەتەوەکان کە بتوانن خۆیان خاوەنی خۆیان بن، ئەمە شتێکی مهمە. پێویستە نەتەوەکان خۆیان قەرار لە چارەنووسی خۆیان بن، لەسەر ئەساسی بەرژەوەندی خۆیان قەرار بن و بەم شێوەیە کە ئێستا حیزبەکان دابەژە بن، ئەمە نەڕواتە ناو هەر دەوڵەت و هەر حکومڕانیە کە لە داهاتوە دروستە بێت. بەڵێ بێگومانێکی لەو کارانەی کە کاریگەری زیاتری هەیە کە ئەوەیە کە هەرێمی کوردستان دەوڵەت نییە، یاخڵێن سربەخۆ نییە و بەشێکە لە حکوومەتی مرکزی عێراق بەپێی دەستور و ئێمە لەگەڵ حکوومەتی مرکزیە ناکۆشین و هەمیشە ئەمانەیە بەرەو سربەخۆی بڕۆین و لە حکوومەتی ناوەندی جیابین و لە هەموو ڕۆکانەوە لە ڕووی بڕیاری سیاسیەوە، لە ڕووی سیادە و لە ڕووی ئابووریشەوە. کاتێک کە حکوومەت دەیەوێت لە حکوومەتی ناوەندی جیابێتەوە، بەڵام دوجار دێ هەموو ئیرادەی خۆی یاخۆ بڵێن هەموو داهاتی خۆی، هەموو بەرژەوەندی ئابرەکانی خۆی تەسلیم وڵاتیش ترەکە. بۆیە لەم حاڵەتەیە هەج ڕووداوێکی سیاسی لە وڵاتانی دەوروبەرە کاریگەری زیاتری و کاریگەری ڕاستەخۆی لەسەر هەرێمی کوردستانە بێت، چکە تۆ وەکوتمان تیاسە دەوڵەت نی و سەربەخۆ نیت و لەگەڵ حکوومەتی ناوەندیش ململانی و ناکۆچیت هەیە و ئەمە واکە زیاتر وابەستەی وڵاتانی هەرێمی و وڵاتانی ناوچەکەبی. بۆیە هەج ڕووداوێکی سیاسی یاخۆ ڕووداوێکی گەورە و گرنگ بۆ منەوەکو ئەمریکا لە تورکیا هەوڵدانە بۆ ئینقلابی عەسکەری. بێگومان لە حاڵەتی سەرگرتنی ئەو ئینقلابەدا کاریگەری گەورە لەسەر هەرێمی کوردستان دروست دەبوو، چۆن حکوومەت هێرێم بەرژەوەندی ئاوری و بەرژەوەندی سیاسی لەگەڵ تورکیا بەستووە لەگەڵ کۆمەڵێک لەسەر کۆمەڵێک مەلەف لەسەر کۆمەڵی دۆسیە لەگەڵ تورکیا بڵێن حکوومەت هێرێم یا بڵێن لایانی دەسەڵاتداری سەرەکی لە حکوومەت هێرێمی کوردستانە لەگەڵ کۆمەڵێک مەلەف و دۆسیە لەگەڵ تورکیا هاوسۆزە یاخۆ بڵێن هاوەهەنگە هاوڕان کاتە هەج گۆڕانکاری ئەگەر ڕووی بدایە بێگومان کاریگەری گەورە لەسەر هەرێمی کوردستان نەبوو و یەکێک لە کاریگەریەکان ئەوەیە کە هەرێمی کوردستان سەربەخۆ نییە. خۆی وڵاتانی هاوسنوور ئەگەر سەربەخۆش بوون ڕووداوەکانیان کاریگەری لەسەر یەکتر ئەبێ، ئەگەر وڵاتەکەی بەرامبەر جوان خۆی بۆ ئامادە نەکا و جوان احتیوای نەکا و نەیقۆزێتەوە. بە تایبەتی هەرێمی کوردستان کە دەوڵەت نییە بێگومان ئەم کاریگەریە زیاتر و کاریگەریەکە ڕاستەخۆ بێت. بەڵێ بێگومان تۆ ئەمە ئەبێ ئەوەی کە یەکەمە بێ ئەزمون ئێمە لە ڕووداوەکانی ڕابردوو وەربگرین، ئەوەی کە لە ڕابردووە بۆ تۆی کە کورد خاوەنکیان نەبێ، کورد شۆڕژەکانی سەرکەوتوو نەبێ و کاریگەری ڕووداوەکانی دەوروبەر کاریگەری ڕاستەخۆ و زیاتر لەسەر هەرێمی کوردستان بەجێ بێڵێ، ئەبێ هەوڵ بدەین ئەم هۆکارانە چۆڵی سوودی دووەربگرین و دووبارەی نەکەینەوە. و لە لایەکی کەشەوە یەکی لەوانەی کە ئێمە وا بکەین کە ڕووداوەکانی دەور پشتمان کاریگەری زۆر لەسەرمان نایە، بە تایبەتی کاریگەری سلبی. پێویستە ئێمە لایەنەکانی یاخۆڵێن لایەنە سەرەکیەکانی هەرێمی کوردستان لەناو خۆیانە زیاتر هەماهنگ بن، یاخود بڵێن پێچەوانەوە بڵێن ئەو ناکۆشیانەی کە هەیەە وەلای بنێن، چکە زۆربەی کات لە زۆربەی حاڵەتە هەرێمی کوردستان لایەنەکانی ناکۆک بوون، ئەمە وای کردووە ڕووداوەکان کاریگەری زیاتری لەسەر بەجێ بێڵێ. بۆیە پێویستە ناکۆچیەکان وەلانەی وەزارەتی یەکڕز و هەماهنگ بین بۆی ڕووداوەکان یاخود لە حاڵەتی ڕوودانی هەر ئەگەرێکە هەر ڕووداوێکە باشە بتوانین احتیوایکردن و خۆی بۆ ئامادەین وە ئەو قۆناغە تێپەڕێنین.